پێشەکی زۆر سپاس دەکەم بە ئەو بەرنامە جوانەی کە دادڕشتووە و ئەو دوو هاوسەرە بەڕێزەی کە لە دانیشتنەکەدا دانیشتبوون قەناعەتیان بەوە کرد کە کێشەکەیان چارەسەر بکەن. بەڵام من دوو پرسیارم هەیە لێرە کاک دکتۆریان. زۆر جار مناڵ بە شەولەبان ئەترسێنرێ شەوانە، ئایا کاریگەریەکەی هەر لە شەودا هەیە یا لە ڕۆژدا؟ و ئایا بە تایبەتی کاتێک زستانە و دنیا هەور و هەڵایە و ژوور تاریکە و ماڵ تاریکە یا کارەبا نابێت، ئایا ئەمە چارەسەری هەیە؟ زۆر سپاس شیرین خان. وڵا بە نیسبەت شەو لە بان ئەو باگت دێنە بەزیتر نازانم ئەمە چاپ قەریەک دایڕشتۆ ئەم عالەمی پێتۆقانەوە شەو لە بان چتۆ ئێمە مناڵی کاڵین شەو هەر تاریکە شەو خۆی بۆ کە شت تاریک بوو شتەکان لە ناو ژوورەکەشا بێ نایبینی ئیتر ئینسان لە شتێکی شتە بڕواو هەبێ ئەگەر بترسی بڵێ شتێک بۆ مێتە ئەو پەردێ لە بەرچاو دەزوڵێتەوە مێشکی واکات یان یاڵێ ئەوە هات شەو لە بان ینی ڕبت کراوە بەشەوە خۆش دەزانی زۆربەی دزی و تاوانەکان لە شەواکرێن کەواتە ئێمە لە ڕێگەی ئەم قسە و قسەڵۆکەوە ترسێک ماقسە دڵی مناڵەکەمان کە شەو شتێکەیە کەواتە هەر شەو هاو ئەم مناڵە ئەمانەی بیرەکەوێتەوە ئەکید ئەو یە بۆم چکە دایکی منتی وای ئەوش ئەکید دەوابێ ئەکی دەوابێ اینجا زیاتر کەواتە شەو لەبانەکە ڕبتەوێت بە تاریکیەوە جا ئەگەر ڕۆژیش بێت وەکو جەناب فەرموو زستانە جاری وایە ژوورەوە کارە باش نیە تاریکە وەکو شەو وایە ئەکید هەمان ئیحساس و شعورەکە هەستەکە دروستە بێتەوانێت لەبەرەوە خۆی هەر شتێک هەڵە بوو ئیتر ڕۆژ و شەوی بۆ نییە بەڵام زیاترم شتانە کە باسی شەوەکەین زیاتر لە شەوە دز و تاوان و کوشتن و بڕین و ماڵ و ئەمانە هەمووی دروستە بێت بەنیسبەت دووەمەوانەیە ئەوە جێکی شتێ لە کێشەکان یعنی ئەم خاتونی ئاشتە و توێتی وڵا دکتۆرێکی بەباڵکەم وڵا پێڵم واو لێ بکە عملیاتێکە نازام دەرزی و لێ با ئەمە بە حسابی شتێکی ئاساییە ئێ باشە پزیشک دکتۆر ئێمە سبینێکە نەخۆشەکەی ناچین بۆ لای باشە ئەگەر دەرزیەکە خراپە لیانەکەی خراپە ئەیچکە نەخۆش بووچی بکەین کە تۆ ئەیترسێنی بە شتێک کە شیفای تایە بۆ ئینسان ڕاستە ئازارێکی کەمی هەیە بەڵام چاکە بیتەوانێ لە نەخۆشیەکە ڕزگارت دەبێت ئەبووە ئێمە بڵین باوکە گیان ڕاستە چین بۆ لای پزیشک بەڵام کە نەخۆشەکەوی نەگەر نەچین ئەو دەرمانمان نەیات و دەرزیەکەمان لێ نات چاک نبینەوە کەواتە تۆزێک ئازارێکی کەمە هاوکو دەرزیەک وایە بەڵام لەگەڵ ئەوەیە لەم کۆکە و لەم نەخۆشیە و لەم ئازارە ڕزگارت دەبێ و دوات کاتە چیتەوە بۆ باخچە چیتەوە بۆ مەکتەبە چیتەوە بۆ لای هاوڕێکانە یاریەکەی کەواتە ناردنمان بۆ لای پزیشک و دەرزیلیان ڕبتمان کرد بە چیەوە بە کۆمەڵی خۆشیە و مناڵ حەزی لێگە یاریکردنە چوونە دەرەوەیە بۆ باخچەیە بۆ لای هاوڕێکانی بۆتەوە بەڵام ئەم وای نەکردووە پزیشکی ڕبت کردو بە تۆقینەوە بە لیانەوە بە ترساندنەوە ئێسبینی مناڵە نەخۆشەکە نای پزیشک بێنە لە جیاتی هیوایەکی چاکبوونەوەی لا دروست بێت تۆقێ ترسە بێت حتا ئەو حەپوو دەرزیە شیاتی لەوانەیە ئەمە یەکێ بترسێ دەرزیەکەش کاریگەری لەسەری نابێت چونکە ئینسان کە ترسا ئینفعالی کە جیازی مەناعەمان دابزێ یعنی ئەگەر نەخۆش بین درنگ چابینەوە ئەگەر ساغ بین زوو نەخۆشەکەوین کەواتە لە لایانی دەرونیەکە و کاریگەری لەسەر لایانی جەستەیەکەشمانە بێت چکە دەروون کاریگەری زۆری ئەم قسە و قسەڵۆکانە کاریگەری زۆریە بێ من زۆر جار بە نمونەی هێنمەوە کام خواردنەی خۆشە تۆ حەزت لێتی حەزت لە قەلە لە گۆشتی ئاسکە کەەوە هەرچیەکە ئەڵێ حەزم لەوەیە بە برنجی کوردی بە ڕۆنی کوردی بە مشتێ ئەشی خۆی ئەڵێ وەڵڵاهی ئەو تام و لەزەتە بە حاتی خواردنی وام نەخواردووە تا یاریاتیادە چکە لە ناو مێشتام هەیە بەڵام هەر ئەوە خوشکە بە ڕێزەکەمی چێ پێ بڵێ ئەزانی ئەوەی خوارد ئەو بۆ خواردە شیرین خان بۆچی بۆ ئەزانی ئەوی خواردە گۆشتی سەگ بوو لە ڕوویەوە بینرا یەکسەر هەمووی فڕیتە دەرەوە قسەیەک چی لە مەعیدە ئەکا کە گۆشتە ئەم شتانە فڕێباتە دەرەوە ئەوە لەبەرەوەی لە ناو مێشکیەمەیە ڕەبت بووە بە سەگ بە پیسی و بە حرام و بە گوناح و بە چی و چی و دژی لە ئیسلاما چێ بەڵام ئەوە گەر فلیپینێت گە تەنیشتەوە بە هاوڕێبای و قڕقێنەیەکی تریشی لای وڵات زۆر خۆشە لای من لە کەوەکە و لە ئاسکەکە گۆشتی سەگە خۆشتەشکە لایوان حرام نییە ئەم شتانەیە کێشەکانە کەواتە گۆشتەکە لای ئێمە بەپی دینەکەمان سەگ حرام بەڵام لای ئەوان نییە کەواتە جۆری شتەکەوامان لێکە لانی دەرونیە و چی سیجابەیەکمان هەبێ بۆ ئەو نەڕشایەوە بۆ قڕقێنەیەکی تریا پێشی خۆش بوو بۆ لەبەروی کاریگەری لەسەر بەزەسەر تۆ هەیە بۆ لای ئێمە ئەینەم شت پزیشکەکەش خۆی بێلایەنە هیچ گوناحێکی نییە بەڵام ئێمە ڕبتمان کرد بە ترس و تۆقینەوە ئێوە نەزەریەکمانەیە سلوکیەکان بەتایبەتی ئەوەی بافلۆف هەمووی باسی ئەوەکە کە چۆن شتێک بێلایەنە بەڵام ڕبتی کە بە شتێکی ناخۆش و پاش ماوەی ئەم بێلایەنە هەمان سیفەتیشە ناخۆشەکە وەرەگرێ بۆ ئێمانە کە ڕوونەکەینەوە هیوادارین هەموو دایک و باوکیە نازانێ وەزان بە قسێکە و لە دەمی دەرچوو کاکە شوێنی قسە هەر چاک نابێتەوانێ